سەرباری نەبوونی موچە و خراپی دارایی فەرمانبەران و خەڵک بەگشتی دوکاندارەکان دەڵێن بەشێکی زۆری وڵاتیان و ئەوانەی فەرمانبەرن بە ناچاری بە قەرز پێداویستەکانیان دەبنەوە بە تایبەت ئەو پێداویستیانەی ڕۆژانە بەکاردێنن وەک برنج و ڕۆن و پێداویستەکانی دیکە. دوکاندارێکی فرۆشتنی وشکە دەڵێت مشتریەکانیان کاڵا بە قەرز دەبن و داوای پارەش دەکەن، دەبێت بیان دێنێ و خەڵکو و فەرمانبەر بێپارەن. وەڵا ڕۆژانەی خواردنجە لەگەڵەوەیشە مەسەلا قەرزەکەی شەبە ئەڵێ 50,000 بەرێ 20,000 بەرێ 30,000 بەرێ 100,000 بەرێ ینی هەر بەوە ناوەسێن پارەی پێ نییە. ئێمە معمیلی خۆمانە سیرەکەی چەند ساڵە معمیلمانە اینجا لەگەڵەوەیشە شتەکەی کڕێ ئەڵێ کاکە وەڵا پارەمان پێ نییە موچە نەدراوە ئێمەش چەند ساڵە کابرا ناسین پەیوەندیمان لەگەڵات شتمان لێکڕێ ناکرێ بڵێن وەڵا قەرزنی هەر عیبە. شتەکان ئێمە ئەبەن زۆری قیستە سەرەکەی بە مانگەکەی با 5-6 مانگ تریش بۆی نادێش فەقیرە پێی نییە چی دێ بکەیت هەر مەسەلەن ئەڵێ چی کابرا ئەڵێ با مەعاش وەرگرم پێی نییە مەعاشەکە کە وەرناگرێ مەجبورین ئێمەش لێ ڕاوەسین چارە نییە. وەڵا ئێمە ئیشی دیکۆرا دەکەین کاک سامانجان دەفتەر وەڵاینی 2015 لای خەڵگەیە دەکاکە سامانی لە 2014ەوە بە عام مەعاشەکە کەم بووە خەڵک قەرزی زۆر لایە بە تایبەتی مەعاشخۆر. دوکاندارێکی فرۆشتنی پێڵاو دەڵێت فەرمانبەر هاتووە وتوێتی لە موچەکەی تەنیا 15,000 بۆ ماوەتەوە پارەی جوتێک پێڵاوی بۆیە ناوەتەوە بەڵام لی وەرنەگرت و پێی وتووە بیبەرەوە بۆ ماڵ و مناڵەکەت. خەڵکی زۆر ینی یەکێک لەو نمونە زەلام هاتووە لە مەسەر مشتری خۆم هاتووە قەرزی لاوتێتی وەڵی مامەسا مەعاشەکەم 15,000 بۆ ماوەتەوە ئەمەش 15 ئیتر هیچم نەماوەتەوە بۆ ماڵ و مناڵ بتمە وەڵی من کاکە 15 بەرەوە خەرجیکە من هیچ پەلم ینی چەندین شتیوە ڕوویداوە ئەمە یەکێکە لەو نمونە بچووکانی کەم باس دەکەم. بارودۆخ بە شێوەیەکە لە ڕووی دارایی و بارودۆخی ژیانەوە فەرمانبەر و موچەخۆر و چین و توێژەکانی دیکە حاڵیان زۆر خراپە بەوەی بێموچەییەوە زیاتر لە 70 ڕۆژە موچە دیار نییە و 3 مانگ جارێک موچە دابش دەکرێت. هاوڵاتیان و موچەخۆرانی ژیان بە قەرز و قۆڵە و کڕینی تەنیا پێداویستی ڕۆژانە بەڕێ دەکەن. لە هەرێمی کوردستان دابشکردنی موچە بۆ بە 3 مانگ جارێک گوزەرانی هاوڵاتیانیشی بەگشتی وای لێ کردووە تەنانەت 1000 دیناری نانماشینەکەشیان لە گیرفاندانیە. سامە فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.